سڵاوتان لێبێ دیارە ژمارەیەک لە یاساناس و پارێزەران هاتوونەتە بەردەم UN نەتەوە یەکگرتوەکان بۆ پاڵپشتیکردنی دۆخی کوردانی ڕۆژاوا ئەوان دەیانەوێت یاداشتێک بەرز بکەنەوە بیدەن بە نەتەوە یەکگرتوەکان بۆی ئەو پێشێلکاریانەی بەرامبەر بە کورد ئەنجام دەدرێت بوەستێنە من دەچمە لای خۆیان سڵاوتان لێبێت دەتانەوێت چی بڵێن چ پەیامێکتان هەیە بۆ ڕۆژاوا ئێمە وەکو پارێزەرانی شاری هەولێر ئەمڕۆ هاتوین بۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژاوا دوای ئەوەی کوردانی ڕۆژاوا لە چەند ساڵی ڕابردوو نزیکەی 15,000 شەیدیاندا شەڕی تیرۆریان لە جیاتی هەموو جیهان کرد لە جیاتی ئەوەی پاداش بگرێنەوە زیاتر مافیان پێ بدرێ بەداخەوە ئەو هێرشە ناڕەوایی حکوومەتی ئەحمەد شەرع بەداخەوە هێرشی کردە سەر کوردانی ڕۆژاوا ئەو زوڵم و زۆرەی کە لە کوردانی ڕۆژاوا دەکاو کە بەردەوامە هاتین لە بۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژاوا دەنجی خۆمان بگەینین پشتیوانیانین پاڵپشتیانین باش شتێک کە بە ئێمە بکرێت پێتان وایە ئەو یاداشتتان بگات UN وەڵامتان دەنەوە کارێک بکرێ ئەو شارانە کاریگەری بەڵێ ئێمە نابێت لە هیچ درێغی بکەین ئەوەی هەر کەس وەسەتێک لە ئیشی کاری خۆی بتوانێت پامەکە بگەینێ بەڕاستی ئەوڕۆ نەوەتەوە یەکگرتوەکان بەرپرسیارە بەرامبەر ئەو دۆخێکەوە دەگوزێرێ ناکرێ ئەو بێدەنگ بێ و ئەو قەتوە عامی ئێستا بەسەر ڕۆژئاوا هاتووە لە زیاتی ئەوەی پاداش بکرێ لە زیاتی تیرۆری هەموو شەڕی هەموو تیرۆری هەموو دنیای کردووە ئەمڕۆ کە بەو شێوەیە فەرامۆش دەکرێت ئەو پەڕی بێئەخلاقی سیاسیە ئێمە دەوانەیە وجدانیان بجوولێنین کە ئێمە هەمیشە لەگەڵ ڕۆژئاوا دەبین هەر کوردێک لە هەر شوێنێک بێ لەسەر پێ خۆی دەوەستێ بۆ ئەوەی داکۆچی لە مافی خۆی بکە یاداشتێکمان پێشکەشی UN دەکەین بۆ ئەوەی ئەو یاداشتە چی تێدا ئەو یاداشتە داوامان کە دەکە وەخت و کاتی خۆی ئەمە کوردانی باشوور کوردستانی عێراق هەرێمی کوردستانی ئێستا کە باشوور دەکا ڕووداومان بەسەدات کەرەسە دوای ڕاپەڕینەکە ئەمەش دەمومان کە یەک لەوانە ئەو خاڵێک کە لێرە ناوچەی دژەفرین هەیە لێش هەبی و ئەو سنوورێک داخراوە با بکرێتەوە.